ئەحمەداوە وەک هاوینە هەوارێک و شوێنێکی گەشتیاری ناوی ڕۆیشتووە لەسەر نەخشەی گەشتیاری کوردستان و عێراق تۆمار کراوە و لەگەڵەوەشدا گوندێکی گەورە و پڕدانیشتوانە. بەشێکی زۆری زەویەکانی بە باخ و بێستانی ڕازاوە و میوەی جۆراوجۆر ئاوەدان کراونەتەوە. ئەحمەداوا دەکەوێتە سنووری ناحیەی خوڕماڵەوە 7 کیلومتر لە خۆرهەڵاتی شاری سلێمانیەوە و 18 کیلومتر لە پارێزگای هەڵەبجە و 2 کیلومتر و نیو لە خۆرهەڵاتی ناحیەی خوڕماڵەوە. ئەحمەوە چەند بەرهەمێکی جیاوازی تێدایە و وەکو وتمان بە دوو جۆر کشتتوکاڵەوە سەرقاڵەوەی کشتتوکاڵی باغداری و کشتتوکاڵی تەڕەکاڵ بڵێن. ترێمان هەیە، هەنارمان هەیە، قەیسیمان هەیە، قۆخمان هەیە، هەنجیرمان هەیە. کەش و هەوای ئێرە ئەحمەوە زیاتر بۆ هەنجیر لەبارە، ینی بەهۆی ئەوەی کە ئاوی زەڵم بەناو ئەحمەوەیە تێپەڕەبێ و بوونی چەند جۆگەیە کە وای کردووە ینی ببێتە سەرچاوەیەکی باش بۆ ئاودانی باخەکان. ئەمە ژوای کردووە لە هەنی هەنجیرێکی باشی هەبێت ئەحمەوە. بەڵام ئەم ساڵ نازانم کاریگەری وشکە ساڵیەیان چییە، هەنجیری ئەم ساڵ تووشی نەخۆشیەک بووەوە، ئەمەش کاری کردووەتە سەر کەمبوونەوەی بەرهەمی هەنجیر لێرە. هەنجیر بەناوبانگترین بەرهەمی باخەکانی ئەحمەداوایە. ئەم میوەیە لە وەرزی هاویندا پێدەگات. باخەوانەکان ڕۆژناڕۆژێک لەگەڵ گەرد و گوڵی بەیانیدا و پێش هەڵاتنی خۆیان دەگەێنە ناو باخەکان و بەچنینەوەی بەرهەمی ئەو ساڵەوە سەرقاڵ دەبن. شاهەنجیر، زەردەهەنجیر، موجەیفی گرنگترین جۆرەکانی هەنجیرن لەم گوندەدا. وەڵاهی ئەم هەنجیرانە ئەوە ئەم ساڵ بەهۆی کەش و هەواوە ئەوە خراپ بووە، ترەوە بە عەمەلی خواردن نایەت، خراپ بووە کە خراپ بوو ئیترە بێ فڕەیەیت، ئەوە خراپ بوون ئەم هەنجیرانە ئەوانیان خراپ بوون. مەسەلا ئەوە مشکلەی نییە. اینجا حەشەرەیەکیش ئەم ساڵ پەیا بوو چزوویەکی لێیاوە، ئەو چزووەکە لێیاوە یا ئەکەوێتە خوارەوە زەر دەبێت و وشی سەبێ ئەکەوێتە خوارەوە، یا ئەگەر نشکەوێتە خوارەوە گەورە نابێت، گەشە ناکات، بە عەمەل نایەت. ترم ساڵ ئەم گەرماکەش ماشەڵڵا زۆرە، ئەم گەرماشە تەسیری هەیە لەسەری کەم ئاوی و گەرما و گینا ساڵانی ڕابردوو ئاوانە بوون، هەنجیری زۆر جوان بوون، هەنجیرێکی باش بوون، بەڵام ساڵترەوە کەش و هەواکە ماشەڵڵا موشکە ساڵیە تەسیری کردووە لەسەر هەموو بەرهەمی باخەکان. هەر خواکە ئەم ساڵ سەرەکەی دەرچێوەکوڵێن وشک نەبێت، کەم ئاوی کەم هەیە ماشەڵڵا. ئەگنا هەنجیرەکە خۆی هەنجیرێکی باشە، بەرگای گەرماگرێ، بەڵام ئەم ساڵ کەماویەکە و کەش و هەواکە هەمووی تێکەڵ بوو، ئەوات نەخۆش کەوتووەیت، زۆری خراپ بووە، بێفڕەیەیت، بە عەمەلی بازاڕ نایێت. خۆی لە مانگی حەوت ئاگات، لە 12 مانگ تا 15 مانگی حەوت دەڵێن 15 تەمووز ئیتر ئەگات تا تەواوە بێت 28 داری واژەیە بەرهەمی کەمترە بێتەوە، بەڵام ئەکەوێتە مانگی 9 بەرهەمی، بەڵام کەمە بێتەوە، بەڵام تر لەم مانگی حەوت و هەشتا بەرهەمەکەی باشەوە پێشەگات، شتێکی باش.
هەنجیر درەختێکی ناسکە و زوو دەشکێتەوە، بۆیە لە کاتی چنینەوەدا پێویستی بە شارەزایی و لێزانین هەیە. باخەوانەکان لە دوای هەڵاتنی خۆر کارەکەیان تەواو دەکەن و چاوەڕێی کڕیارن. بەهۆی بەرزی پلەی گەرما و سروشتی میوەکەوە دەبێت لە ماوەی چەند کاتژمێرێکدا ساغ بکرێتەوە بۆ ئەوەی ڕنگ و تامی تێک نەچێت و خراپ نەبێت. من کڕیارم لە سلێمانیەوەیەم بۆ ئەحمەد ئاوا سعات 5 لەوێ بەڕێ ئەەکەوم چونکە ئەمان بەیانیان هەنجیرەکە چن ئێوارە نایچن چونکە هەنجیر نابێ زۆر بمێنێتەوە کاتێکە ئیفرۆشی تر سعات 6 و حوت ئەگەمە ئێرە و هەنجیرەکە باخەوانەکە تەرتیبی ئەکا ئەوەی کە خراپ بێ ئەی خاتە ئەو لاوە و جوانەکەی تەرتیب بکات و کاتێکە ئەگەڕێمەوە بۆ شار سعات 9 دیان دە لە ئەگەڕێمەوە شار کڕیارەکان لەوێ دەورم لێ ئەدەن تاکی دەکەنەوە لەسەر چی ئایا ئەم هەنجیرە هی ئەحماوایە یاننا منیش بە دڵنیایانەکەمەوە کە ئەم هەنجیرە لە ئەحماواوە هاتووە و بەڵێ لە ئەحماواوە هێناومە هی ئەوەیە کاتێک کە ئەمە ئەڵێم خواستی زۆر لەسرە بێ هەنجیر سوودێکی زۆری هەیە تەواان بەبێ سوود نییە هەر شتێکیش لە قورآانی پیرۆزە ناوی هاتوێ دیارە گرنگی و تایبەتی خۆی هەیە بەبێ حکمت نییە بۆ زۆر نەخۆشی من دکتۆر نیم تا لێرە ئاماژەیان پێ بکەم بەڵام ئەم هەنجیرە بەکار هاتووە بۆ گوایە بۆ قورعی مەعیدە بەکار هاتووە بۆ ڕیخۆڵە بەکار هاتووە نەخۆشیێکی ترسناک لە ناو سکا هەبێ ئەم هەنجیرە دەبرێکە اینجا قوتیشە خواردنێکی بەهێزە بۆ مرۆڤەکان ینی وزەیەکی زۆر بە ئینسان ئەبەخشی حەقیقەتەن هەنجیر. مرەبای هەنجیر تام و چێژێکی تایبەتی هەیە لە ناو گوندەکانی هەوراماندا بە شێوەیەکی سروشتی و دوور لە کارگەکان دروست دەکرێت و لە کاتەکانی تردا لەگەڵ بەرچایی بەیانیاندا بەکاردەهێنرێت. وەڵا ئێمە هەنجیری کە پێمرە بێ بە کارشابارمی ئەشۆ ئەی کلکشاپەوە بوو ئیتر پاسە کەرمێشە مرەبا و هەر هەنجیرەوەی چاکە تۆزێ واتمی تەقابەوە فرە یاوا بوو کەرمێر لە پۆشتی یا وشکش کەرمێکە وشکی سۆکەر ئەشۆ ئەپێسە بنیای شەرەها ئی چارەشەی ڕۆسەریۆ بوو وەرونێ شیلەکەش نەمزیو سیاویز نەبووە اینجارەشە درێت چێ بێ ئەچینە لە بنیای شەرێ یا سەر و پوینەیۆ یا سەر و تاڵەماوێوە وەرو ئانەیە چیمانتۆ چێ بۆ سۆچناش سۆچنەوە سیاوشکەرەوە جوان بەرمەشوو بەس ئیتر ئەگەر ئەپێسە هەنجیرەکە تۆ زێشۆ کاڵ بۆ پەیمرەبێ پتەو بۆ نەتەقابۆی چۆ ئەی کلکی چەپەوە بوو جێ ڕۆژکەرەوە وەشە بوو
تێکێ مەشاتر هەنجیرێکی ئەگە گەرەکە بۆ مرەڤاکەری هەر کیلوێ هەنجیری و نیم کیلو قەم نشکەرینەی تقریبا کیلوێ 2 کیلوێ ئاوی تشکەرینەی جوان ئاوە بۆ هەنجیرەی وەڵ ناو قەمنەکەی پێ وەرەگرینی تا کوچەی هەست بۆوێ اینجار هەنجیرەکەی تشکەرینێ ترەکە هەنجیرەکە کردنێ وێش دیارەکە هەست بۆوێ کەمەیە دارچینی و لێمۆدۆزیچی وشکەرینە وەروانەی مێخۆش بۆ تر تامژ وەش بوو ئیتر من یەشە تا سەر دەبەوە و کەری شیشەی وەرشگیری ترپەی زمسانی ئەو وەختێ بەکارە ژماری پێی بەیانیانی پێی ئەسرانی پێی هەر وەختەوە بۆ تر تۆ حەزۆ چەنەش بۆ پێی وشکیچ ئەکە وشکی شاکەرمەی بر شاگیرمەی گونیێوەنێ تا پاییزی ئاوی گەرمەکەری سەبەتەوە ئەچینە ماری هەروەرۆ کەری شادی سەبەتەکەی و کێشی شادویێری جارێ دی ئاوە گەرمەکێرێ اینجار گونیە تەرماری پاگلاوی تەنەمنیێرێ بەرەش بینی کەریشانە وەرە بەرەش بینی تا جوان خاوێ باوەی کە خاوێ بیەوەی کەریشە سەر و چێوێ سەردۆڵەیەوە چێوێت چێوە پاکی واتمێ اینجار ئاردی شاشانی تا تۆزێ هەوێ وەمڵۆ شاوەنە کە هەواکەی دێوەنێ وێ شاگیر بە ئاردەکاوێ اینجار کەریشاوە گونی ئێتر و شاگیری ئاوەختەی وەرەشای شاورەشی وەرای شاوەری ئاوخێ بەکار شاماریتر ئاوی بەرە بە حازرە بوو بامە بلو چەرفەکە یاوری گەنم یەکێکە لەو دانەوێڵانەی لە جیهاندا زۆرترین خواستی لەسرە بە شێوەیەکی سەرەکی بۆ دروستکردنی ئارد بەکاردەهێنرێت لە ناو کوردەواریدا یەکێک لەو خواردنانەی بە گەنم ئامادە دەکرێت ساوەرە ئەویش یەکێکە لە خواردنە کوردەواریەکان و ژنانی ئاوایی ساڵانە بە پێی پێویستی خۆیان بە شێوەیەکی سونەتی ئامادەی دەکەن. ئەمە گەرمی ساڵی پوچی پیچینێمە کەی گرتێشان گەرەکە وارانشانی وەختە بنێ و شاسەر گیریا ئاویشان مازوو پۆرەدمایی وەز نێمراوە هەندیسان ساوەرەکە میای ڕێزش پۆ بۆ ئاساوکەتەوەریش پۆ ڕێزی شۆرش کەری کەروش ئاساورە ورش دەبن و تەڵتەڵەوێچنش کەر و ئینە ساوەرەکەن ئیسا خەڵک مەکەر و ئینە ماتۆ لاوەرە ڕێزینێ تەوەنینێ ساوەرە فرۆ خەڵکی دیدی پیاوە من هەشتەنەکی ماپەی هاڕات هەن وەرۆ هەن ئی زەردەشە هەستەنە ئیسا من هاڕان پێی کناچەکە وەڵا هەنەکۆ بازاری دەیلودین و بازاری وە دەکەیف وتان سوورەیش بۆ هەر بەتەبێ هەتا خۆ تۆ ساوەرەکەی سوور کردی ئەنە وڵا گەس ساوەرە هەر گەرمەکەش پاکێ باکریە هەر پاکی بە ئیتر پێسەواتی ئەگە سووری بخۆ خەڵە برێجی سوور منیست ساوەری سوور منی سەر کەم من ئی پیاە بەڕوانی وێمانەوە ساوەری چەرمە وەرمی کوڕەکەمەوە ئێستا خەڵە ڕوانی وێمانە مەکەرەوە بە چاشتی ماتۆ بووەش من جارە ئێمە دوێ کناچێوارێ هەروێ ڕۆن تاونە لوتە گێرە لێ خەڵک پۆتی شەکرەیە جەڵت زەخت ئینیش گڵتێ کردین چربی خەڵ ئەوستا چی چربیش نەبی چربی وێ ماوەری مانیە و دوێ کەشۆ هێزمی ئاری و هەرمانە کەری و نۆرەگەلە کەری و ئاوی ئاری بەکونە و دنێنەوەشی نەبێ بەنشنێ ئێستا موچکلەکەی فرێنەوەشەنە تا پیرەکەی مرو توا پەنجگای ما هەنێ دووشوشە مار و شارەوای زاڵی مارشە ئامارێ نانوچایی وێن باو نانوچای وەستانێ یا مەلووە یا هەندیری چون یا بەنجانی چون یا هەنگوری مارۆە یا دۆشاو کەر و یانان پەت و ئینیشە
تا هەر چلو چۆکڵەوە مشتەکرمە دڵم ناما قالۆرەکە من هەرگیز هەر پسە قەدیمی خڕوون هەر یاری نەناو و بازاری مگەرەکانە هیچ ئەنیا جەنگمانە شەلەمینە کەر و دوینێ کەر و کەشکی کەر و کەرێ کەر و سیراجی کەر ور ئێستانەیتر خەری کەنیشا ڕوێ دووەکەی ورماوە ڕوێ ورەشوش ئەفاسێن ماسە شۆتەکە کەر و سەتڕی معمیل ما هەنمێ بەرۆش تر پێستە ڕۆژانە ئان هەرمانەمە ڕوێ یەری جارمە گاوێ دووشومسێ خەڵک پا حاڵە جارێ دۆشم دروستکردنی باخچە و ڕازاندنەوەی ماڵەکان بە گوڵی سروشتی خواست و نەریتێکی دنیای ئەمڕۆیە لە گوندی ئەحمەداوە خێزانێک بەم پیشەیەوە سەرقاڵن. ئەم پیشەیە بەشێکی نوێیە و لە ژێر چەتری کەرتی کشت و کاڵدا جێی خۆی گرتووە. گوڵفرۆشەکەی ئەحمەداوە دۆستان و ئاشقانی باخچە و گوڵە جۆرا و جۆرەکانی پەلکێشی گوندەکەیان کردووە و پێناسەیەکی تر دەخاتە سەر شووناسی گوندەکەیان. میشەی ئەمە یعنی زیاتر دار و درەخت و گوڵی زیینەمانەیە بوارەکەی ئێمە چێتە بواری جوانکاریەوە یعنی بواری باخچە و ڕازاندنەوەی شوێنی مرۆڤ ئیتر شوێنی مرۆڤ ئەوەیە کە بڵین باخچەی ماڵەکەیەتی یا سەرشەقامە یا باخچەیەکی گشتیە یا پارکێکە یا ئەوەیە ئێمەش ئەم گوڵانەمان هەیە کە ئەچنە بواری یا بچنە بابەتی جوانکاریەوە ئیتر وەکو بابەتی گوڵەباخی قەزەممان هەیە گوڵەباخی کوردیمان هەیە بۆندارەکە و گوڵی قاوەمان هەیە 3-4 ڕنگ جەهەنمیمان هەیە گوڵی مینای شەجەریمان هەیە ئیتر ئەم بابەتانە ئەوانەی کە با بڵێن ئەمانش ئەلبەتە هی خۆڕسکی کوردستان نین هی شوێنانی کەن هاتوون هێنراون لێرە پەران پێدراوە بۆ جوانترکردنی باخ و باخچە و سەرشەقامەکان منیش تقریبا 5 ساڵێکە بێ لێر لەم بابەتە لەم بوارە حەزم لێ بووە چکە هەستەکەم ئەمە شتێک نییە ئانی مادەن شتێکە تەواو بۆ لێ بۆتەوە مەسەن بەڵام ئەمە ناچێتە خانی مادەوە چکە ئەم گوڵە ئەمڕۆ وایە سبێنە جۆرێکی ترە یعنی با بڵێن پاییز ڕێنگێکی تری هەیە یا با بڵێن زستان ئەخەوێ بەهار بە جۆرێکی تر خۆی دەرەخاتەوە یعنی ئەمە بابەتی زیینە و بابەتی ڕووەک و ئەوانە شتێکن وەکو چۆنەڵی حەزێکە خولیایەکە تۆ ئەگە خۆت قاڵکەیتەوە شارەزایی بەدەزێنیت خەم لەگەڵ ئەو شتا هەیە کە زیاتر لەبەر خۆرایە یان هی دەروەیە هی بڵێن فەزای کراوەیە ئەوەی کە هی ژوورەوە بێ من زۆر ئەوەم نییە چکە من ئیمکانەتی زیاتری هەوێت ئەوە بەر ئەو 3-4 پەلە بەر ئەمە عیبی نییە ئەمە جوانە هەر لەو ڕەنگەیە ئاڕۆڵا لەو ڕەنگە بەس ماڵمان تۆزێ سێبەرە بێ خۆر لێ وەڵابی خۆر لێ ئەوەی بەرخۆرە ئەم وەرە یعنی زۆر لەبارە بۆ کەشوهای کوردستانی خۆمان ئەمە بێ بەداری گەورە لە بەهارە گوڵەکە تا پاییزێکی درەنگ پاییزیش دووبارە گوڵێکە لاتەوە نزیکی یعنی بەفریش لەبارە ئەمە هەر گوڵی پێوەیە یعنی ئەمە یەکێکە لەو درەختانەی کە بۆ کوردستانی خۆمان بۆ کەشوها زۆر گونجاوە ئەمە یەک ڕێنێکی جۆرێکی تریشی هەیە گوڵەکەی تۆخترە گەڵاقی وردە بەڵام ئەو ئەتوانین بڵێن تەبیعەتی وەکو ئەوە نییە کە بڵێن وەکو داری لێبێت ینی وەکو خشۆک وایە وەکو دەوەنە ینی بڵێن خۆی پانەکاتەوە ئەمەش توورکە تووتڕکی بێڵێن ئەمە جۆری بریتانی بێدرکە ئەمە زۆر شتێکی زۆر چاکە ئەمە بە تایبەتی بۆ باخ بۆ شوێنی سێبەر ئەمەش بۆ خۆی ینی تەڵەبی لەسرە و ئێستا بەروبوومەکەی بڵێن لە شوێنە ئینەکانە دانراوە بۆ فرۆشتن ئەمە تقریبا ئیمساڵێمە ئەم ئینەمان چونتە ناوەمینەوە ئەمەش گوڵێکی تر ئەمە یارسی پێڵێن ئەمە ڕەنگی مۆری هەیە سپیشی هەیە ئەمە شتێکی جوانە حەزی لە نیوە هۆر و نیوە سێبەرە
ئەحمەداوە گوندێکی زیندووە و ناوی لەسەر زارانە، پێگەیەکی گرنگی لە ناو نەخشەی نیشتیماندا داگیر کردووە.